كرسيك ميزك شاشة چیان بردیە گەمەی لە کامی بکەن یەقلی هەر شاشەکە ئەوە شارەزایە ئەو دەزانی سعری کامی گرانە ئەو باشە ئەو زەگەمە چی دەکەن لۆ نمونە ئەمن دەڵێم سیروان سیامەند ئەم پیتە چی دەڵێم 30 سانیەت هەیە هەتا دەیت چەندت گۆندە دیسکاونت لۆ دەکرێت باشە دەست پێ بکە مەرزیە ئەوە یەک سەتا 120 مەروان ئەوە 130 دیسکاونت بەردەوام بە 22 سانیەت هەیە 20 سانیە ئەتونابی قسەی بکە ئاگدارە 130 تێتی ئێستا مەلاشۆ ناو نییە 11 سانیە 10 سانیە مە ئەشکە دەی مەرزیەمان گوت مەرزیێمان گوت کورد ناوەکی زۆر گەورە هەیە گەورێ دەی ماشەڵڵا تەواو کاکە مشکلە نی ئەوش وەردەگرین ماشەڵایەکەش وەردەگرین محەممەد لەبیر ڕەحمەتی خوال لێبی مشکلە نیە 140 لە وەردەگرین بووە چەند ڕابزانین دەبتە چەند لە 170 لە 170 ڕابزانین دیسکاونتی مۆنیتەرەکەی 129 یان لە 170 وە 120 حەزمان لێ و دیسکاونتی زۆرتر لێ بکەین بەڵام ئیدی ئۆن دە ناوە جابدا زۆر بەس خراپ نەبووە هەر باش شتەکە ئەخنا مەعەجەلەم لێ دەکرد یەخ بەخۆی گەمەکە ئەو هەیە دەبی عەجەلە لێ بکەم زۆر بەخێر بێن بەخێر هاتن لە بارگێ